بەڵێ لە دوایەوەی بە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمپانیای خۆشناو دەستی کرد بە وەرگرتنی گەنم هی ئەو جوتیارانەی کە نەتوانرابوو لە سایلۆکاندا گەنمەکانیان وەربگیرێ بۆی زەرمەند نەبن بۆیە دەستکراوە بە وەرگرتنی گەنم هەرچەندە ماوەیەک بەر لە ئێستا بەردەوام بوو بەڵام ئێستا بۆ جاری دووەم ئەمڕۆ دەستکراوەتەوە بە وەرگرتنی گەنمی ئەو جوتیارانی کە ماونەتەوە تاوەکو ئێستا گەنمەکانیان تەسلیم نەکردووە. من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێبەری گشتی گشتوکاڵی هەولێر کاگێ من سەید مورادم لەگەڵدایە. کاگێ من سوپاس دەکەم بۆم دەرفەتە بۆ جاری یەکەم گەنم وەرگیرا. دەمەوێت بزانم جاری یەکەم چەند وەرگیراوە و ئێستش ئەمڕۆ کە دەستەکرێت بە وەرگرتنی گەنم چەندێک بەردەوام دەبێ و چەند جوتیاری دیکەش دەگرێتەوە. ئاشکرایە حکوومەتی عێراقی سیاسەتێکی شۆڤینی دەسەپێنێت بەسەر برازوتیارەکانمان کەوا ڕێژەیەکی کەم لە بەرهەمی برازوتیاران وەردەگرێت بۆ ئەوەی برازوتیارەکانمان ئەو بەشەی کەوا دەمێنیتەوە نەبیتە بەڵا لە سەریان وەروەها تووشی زەرروزیان نەبن. لەو سۆنگەیەوە ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کاوە لە ڕێگەی ئەو کۆمپانیانێکەوە گرێبەستیان هەیە لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو گەنمی برازوتیاران بکردنەوە. لەو سۆنگەیەوە بەڕێزیان بڕیاری دەتەوە ئەو تەواوی ئەو بەشەی کەوا برازوتیاران گەنمەکانیان ماوەتەوە دەتوانن ئێستاکە لە ڕێی کۆمپانیای خۆشناو بە بازاری بکەن و لیان وەردەچیرێت. من جاری پێشووتر چەند وەرگیراوە و ئەم جارە هەموو جوتیاران دەگرێتەوە یاخود دیاری کراوە. هەنگاوی یەکەم بڕی 7,000 تۆن لە برازوتیاران وەرگیرا ئەوە دیاریکرا بۆ ڕێژەکە. تەنها ئەو برازوتیارانە بوونکەوە گرفتەچیان توش بوو لە سایلۆی هەولێر لە سوانگەی ئەو گرفتەوە ئەوانە بێبەش کرابوونیان دەتوانانی گەنمەکانی خۆیان ڕادستی سایلۆی هەولێر بکەن پاش لێکۆڵینەوەکان و ڕێڕێ و لێکۆڵینەوەکانیش تا ئێستا بەردەوامە. بەڵام لەگەڵەوەدا بۆەوەی برازوتیارەکان تووشی زیان نەبن بە زووترین کات گەنمەکانی وان لە هەنگاوی یەکەم وەرگیراکەوە سەروی 7,000 تۆن بوو. بەڵام ئەو بەشەی ئێستا کە وەردەگیرێت لە دوی مانگەوە بەردەوامە تاوەکو دوی لە دوی هەشتەوە بەردەوامە تاوەکو دوی نۆ لە ماوەی ئەو مانگە ئەو برازوتیارانەیەکەوە ڕێژەیەکی کەم لە بڕەگەنمەکانیان لە سایلۆکان لێوەرگیرا بوو یاخود ئەو برازوتیارانێکەوە نەچووبوونیان ناوی خۆیان لە سیدی بە بازارکردن تۆمار بکەن بەشەکیانکەوە دوا کەوتبوونیان سستێکیان تێدا کرد بوو. بۆیە مافی ئەو برازوتیارانە تاوەکو بن پێ نەکرێت و بتوان بەرهەمەکانی خۆیان بە بازار بکەن. بە سپاسەوە بە هەوڵەکانی جەنابی ڕێزدار سەرۆکی حکوومەت تواندرا ئەو هەنگاوە بچێتە پێش و بەرهەمی برازوتیاران بە بازار بکرێت لەو سایلۆیەکەوە دەستنیشان کراوە. بۆیە مای دڵخۆشی بۆ برازوتیارانکەوە ئەو بەرهەمێکەوە بەرهەمیان هێناوە دەتوان بە بازار بکەن ئەوەش خۆی لە خۆیدا دەبێتە هاندانێک بۆ بەرەو پێچوونی کەرتی کشتتوکاڵی بۆ ئەوی زیاتر بەرهەممان هەبێت و کوردستان لە ڕووی کشتتوکاڵیەوە بۆ خۆتان دەزانێت ئێستا کە لە سای کابینەی نوێمەوە هەنگاوی زۆر بەرەو پێچوونی بەخۆیەوە بدیتەوە. ئەم بڕیارە تا چەندێک بەردەوام دەبێت؟ لە دوی مانگەوە لە دوێنەوە دەست پرۆسەکە بڕیار لێدراوە دەست پێ بکات تاوەکو دوی نۆ بەردەوام دەواتە لە ماوەی ئەو مانگە ئەو برازوتیارانی سنووری پارێزگای هەولێر ئەوانەیەکەوە پشتگیریان پێدەدرێت لە بەڕێوەبەرایەتی و بەشە کشتتوکاڵیەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتیمان کەوا جوتیاری ڕاستەقینەنا ئەوانە بوونەکەەوە بەشێک لە گەنمەکانی خۆیان ڕادست کردو بەشێکی کەمیان ماوە یاخود بەشێکی نیوەیان ماوە ئەوانە دەتوانن بچن بەرهەمەکانی خۆیان لێ بە بازار بکەن. سپاسکە لەگەڵمان بووی لەمەوەی یەک مانگدا دەتوانن هەر جوتیارێک کە پشتگیری هەیە لە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی هەولێر کە جوتیاری ڕاستەقینەیە دەتوانێت بەرهەمەکەی بداتە کۆمپانیای خۆشناو لەوێ لی وەردەگیرێت. ئەلبەتە لە دوێنێەوە بڕیارەکە هەیە. من کە قسەم لەگەڵ بەڕێوەبەری کۆمپانیاکەش کرد ئەوتی ئێمە لە کاتژمێر 8 بەیانی هەتا 4 ئێوارە هەر جوتیارێک دێ دەرگامان کراوەیە بۆی بتوانێت گەنمەکەی تەسلیم کە هەموو جوتیاران دەگرێتەوە بە مەرجێک جوتیاری ڕاستەقینە بێت.